زحمت اليوم داري اللي بقول لك. کاتە خۆشەکانی خۆت کە خەڵکێک ڕۆژەمسەری مەترسی سەبارەت بە تیمەکانی مەلەوانی کە لە تیادا پۆلێک کارمەند کارەکەن هەڵبەت کە لە پێشووتردا بە دوو تیمی جیاواز ئێمەوەکو تیمی مێرگەسوور و تیمی سۆران لە سنووری جوگرافیای بەڕێوەبەراتیمان لە ژێر شتافی بەڕێوەبەراتی بەرگی شارستانی سۆرانە و کارەکانیان ئەنجامەدا بە پێی پەیکەری تازە لە بەڕێوەبەراتی گشتی بەرگی شارستانی هەرێمەوە ئێمە سێ بنکەی پاراستنی ڕووبارمان بۆ با بڵێم دیاری کراوە و هەڵبەت لە ئێستاکەدا ئێمە بنکەیەکمان بەڕسمی کردوتەوە لە سێ مانگی ڕابردوودا لەژێر ناونیشانی بنکەی پاراستنی ڕووبارەکانی سۆران و ئەم بنکەیە بریتیە لە 24 کارمەند و تیادا کارمەندەکان تیادا مەلەوانن و تیادا ژێر ئاون ئەوانەی کە ئیشی خەست و خاواسیەکەن و هەموو ئەم کارمەندانە گرنگە و مەرج و شەرایەتی کارکردنیانەوەیە کە لە پرۆسەی ڕزگارکردنەکان و مەشقی هەمیشە و بەردەوامیانە بێ و شارازیایەکی ئەو توانە بێ. ئەگەر زەحمەتە اليوم داري اللي بقول لك. ضرباني ودرتونوا. كارمتي ملك الدنيا مترسي دارة بقول لك. اگر زحمت اليوم داري انا من ابراهيم. اگر زحمت اليوم داري انا من ابراهيم. ئێمە زۆر هاواریانەکەین کاکە ئەگەر زەحمەت نەبی ئەگەر ئەزیەت نەبی لە ڕووبارەکە وەرنە دەرێ مەترسیدارە شوێنی مەلەکردن نییە ئەلحەقە هاوکارمانە بن بەڵام ئێستا عالیان 6 منداڵی هێناوە ها سەیریکەن 6 منداڵەوە لەوێ تازە لەناو ئاوما بە خۆتان دیتان کە هاوارمان کردێ بە جیهاز کە هاتینە دەرێ لەبەرەوە ئێرە مەترسیدارە قۆڵە لە هەمان کات تەقریبەن هەمووی هەفتە دە ڕۆژەبی نەفەرمان لێرە خنکاوە کەچی زۆر خەڵکەکە زۆر هاوکار نینە بەڕاستی یعنی کە پێشیانە لەین زۆر هاوکاری ئێمە نین ئەنە هەر هاوارەکەی کاکە وەرنە دەرێگە زەحمەت نەبی مەترسیدارە شوێنەکە قوڵە 6-7 مەتر قوڵە باشە مندار ئەو مندارە هەمووی 2 سار 3 ساریە مەسەلەن نازانی تێگەی ئەو منداڵە گچکەی ئەو نازانێرە قۆڵەیاننا تێگەی ئەجا هیوادارم خەڵکەکە هاوکارمان بن و خۆیان بپارێزن لەو ڕووبارە بەڕاستی مەترسیدارە جێکی زۆر قوڵە. وشیاری تاک زۆر گرنگە لە پاڵ وشیاری تاک لە وشیاری نەوعی کۆمەلگاوە دەکرێت هاوڵاتیان بەتایبەت
ئەم گەشتیاریانەی کە ڕوو ئەم گەشتیارانەی کە ڕوو دەکەنە دەڤەرەکەمان و بە تایبەت و ناوشانە کە شوێنی گەشتن و بژادەی شوێنی گونجاو بکەن و شوێنی تەندروست شوێنێکە مەترسی تیادا نەبێ مەترسی لەسەر خودی ماڵباتەکان و مناڵەکان و خێزانەکانیان دروست نەکەن و کات بە ڕێنمایەکانی بەرگری شارەسانی بکەن بژادەی جێگایەک نەکەن کە خۆیان تیادا زەرمەند بن و لە جێگایەک مەلە نەکەن کە ختوڕەیەکی تیادا بێ و دووچاری خنکان بنەوە بە ئومێدی کارپێکردنی هۆشیاری خۆپارێزی بە ئومێدی چانسێکی باش بۆ هەموو لایە بە ئومێدی ئەوەی کە پارێزراو بن. ئەم کارمەندانە ئەرکێکی ئێجگار قورسیان لەسەر شانە دانە بەدانێ و کارمەندانە جیان لە مەلەوان و ژێراوەکان و کارمەندانی تریش کە لەگەڵیانە کۆمەکیان نەکەن زۆر ماندوون بە تایبەت لەو 4 مانگەی کە هەر لە مانگی 5 بۆ مانگی 9 و زیاتر لەوەش جیاواز لە وەرزەکانی تریش کە ئێمە بە درێژای هەر 4 وەرزەکە لە 12 مانگی ساڵە ڕووداوی جۆراوجۆریمان نەبێەوە بە تایبەتیش لە پرۆسەی ڕووداوەکان یا کارەساتەکانی لافاوی ژێمەکەڵکیان لێ وەرەگرین. ئێمە وەکو تیمی مەلەوانی سۆران چەندین ساڵە کار دەکەن زیاتر لە 132 تەرم لە ئاوەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران هیناوتمانە دەرەوە جگەلەوە چەندین کەس ڕزگارمان کردوون بە درێژای ڕووباری باڵەکایەتی ڕووباری مێرگەسۆر ڕووباری شانەدەر بگرا ئاوەکانی ڕووبارەی ئیدارەی سەربەخۆی سۆران هەمووی لێژن هەمووی خێران سەریعن جێگای مەلەوانی نییە خەرکەکە ناشارەزایە لێ دەسە سەر ئاوەکە لە ئاو لێرانە هاتەوە دەزانی مەزبعە ئەو ئاوە هەمووی لێژە خێرایە سەربەردەکان لووسن هەر دەزەلن. چەند ساڵێکە لە تیمی مەلەوانی کارەکەم بەڕاستی ڕووباری سۆران ڕووبارێکی خەتەرە شاخاویە ئەو کەسانێک کە دێنە سەر ڕووبار شارەزای ئەو ڕووبارە نین ئەکەونە نایە و ئەخنچێن بەهۆی نەزانینی ڕووبارەکە. بەڕاستی ئیشێکی زۆر زەحمەتە بەڵام ئێمە وەکو تیمی مەلەوانی لە پێناو خوای ئەم کارە و لە پێناو پیشەکەمان ئەم کارە بە جوانی بەڕێوە دەبێت. بابەتی پرسی ئاو
و ڕزگارکردنەکانی ئاو ڕووداوەکانی ئاو پرۆسەی ڕزگارکردنی شاخیان هەیە و لە میانەی پرۆسی ڕزگارکردنە جۆراوجۆرەکان لە هەر 5 بۆ 6 بەشەکەی کاریان کردووە لە ڕزگارکردنی ئۆتۆمبیلیە لە ڕزگارکردنی شاخە ماڵان لە ڕزگارکردنی ناواگرە و بە تایبەتیش ئەرکەکەی خۆیان ئەمانە پیانەوترێت سەربازیون ئەمانە پیانەوترێت کارمەندی نمونەیی کە بەڕاستی ئەرکەکانیان ئەرکێکی ئاسانی وەکو باسمان کرد و لە هەموو بەڕێوەبەراتەکانیش ئەم تیمانە بوونیان هەیە. سەختی تیمەکەمان ئیشەکەمان لەوەیدایە لێرە لەو سنوورەی وەک شارەکانی دینیە وەک وڵاتانی دینیە ئێمە بە کات ئیش ناکەین بەرێن وڵایەوە ئەو تەرما هەیە 3 ڕۆژ ئیشی منە دوای ئەو 3 ڕۆژ بجیرێرم نەخێت بە مانگ بە دوایە گەڕین هەتا ئەیدۆزین لۆ نمونە بەداخەوە ئەو تەرمەیکە ماوەیەک زۆرە وونە تا ئێستاش بەردەوامین بە دوایە گەڕین ئەو تەرمەی خوشکە ئاوێستای خنکاوە ما عەفدە سارە غەوازە چەندەهان کەسوان لە مردن ڕزگار کردیا چەندەهان تەرمان دەرینایە عنی مانگێک لە ئاو بووم تەرمان دەرینایان 10 دەقیقە بووە سعاتێک بووە بەس ئیشەکەی ئێمە زۆر قورسە زۆر ئەزیەت و ماندیبوون و ئەوەی تێدا بەس ئەمە ئێمە لە خزمەت میلەتی خۆمان داین زۆربەی جار وەکو غەواسکە ئەچینە بناو تیمەکانمان ئەو برایانم کە لەگەڵ ئێمەە دەستیان بریندار بووە لاقییان بریندار بۆ شوشە لە پێ ڕاچووە بەڕاستی زۆر ناخۆشە بەخۆی ڕووبارەکە هەر زۆر پیسە ڕووبارەکە تێلدری تێدایە تۆڕی تێدایە سەرڕایەوەی ئەو شوشانەش ڕاستی زۆر بەدەسەر داوەڵە هاوڵاتیانەکەین کە پابەندی ڕێنمایەکان بن هەم لە ڕووی ژینگەشەوە شتێکی ناشرینە ینی ئەتو دێدە و ئاوەکان یەکسەر شوشەی بیپسەکەت هەر شوشەیەکە فڕێدێنەوە ئاو خەڵک زەرەرمەند دەبی جگە لە مەتلەتیمی مەلەوەکە زۆربەی ئەوانەی کە ئاشقنچێنێک لە هۆکارانە ئەوە بووە کە زۆر کەس هاتیە مەلەوانیش بووە بەسکە چووتە ژێراوەکە سەراوسەرێکی لێدایتەوە سەری بەر شوشەیە کەوتێ بەڵ تێڵدڕێک کەتیا تووشی زامدار و لە هۆش خۆی سووە و لەو کاتە نەیتوانیەوە خۆی ڕزگار بکە و تووشی خنکام بووە. ئەمڕۆ ڕێزلێنانێکی گشتی هەیە بۆ دانە بەدانەتان بە شێوە گشتەکەی واتە حەزیەکرد دانە بەدانە سوپاس پێزانین تا ئاراسە بکە بەڵام ئەم ڕێزلێنانە ڕێزلێنانی هاوڕێکانتە لە هەر یەکێک لە بنکەکانی تر و لە سنووری خەزاکانی تر کە ئێمە 6 خەزامانەیە لەگەڵ 20 مەرکەزە و دووبارە ئێمە سوپاسێکین کە ئەمڕۆکانە دەرفەتی یاوە بە ئێمە و ئەو کاتەی بۆ ئێمە تەرخان کردو بە بەیانێکی زوو بە لە جیاتی بچێتە ئەرکی خۆی و هاتنی کردووە و لە بەڕێوەبەراتیمان ئامادەیە. ساڵانی ڕابردوو شیشێکی باشتان کردەوە بەڵامەوەی کە ئێستا هەست پێ دەکرێت لەم چەند هەفتەی دواییدا ماندووبوونێکی زۆرتان چەشت و لەو ماوەیەش کە بەڕێز کاروان دەست بەکار بووە هەست بەوە دەکرێت و هەر هەموو هاوڵاتیانی سۆرانیش ڕەنگە هەست بەوە بکەن کە بەرگری شارستانی ئێستا بە شێوازێکی جیاوازتر و مەیدانیتر و خێراتر دەگاتە ڕووداوەکان. ئەمە شتێکی کردووە کە ئێستا لە ناو دڵی تاک بە تاکی خەرکی سۆران و ئیدارەی سەر بەخۆی سۆران جێگای بەرگری شارستانی جێگایەکی تایبەت بێ کە ئەمە ئێستا ئێمە شانازی پێ دەکەین. بە پێویستمان زانی دەگە برای بەڕێزم کاکاروان بین دەستخۆشی لە یەکێکی ئێوە بکەم لە بەڕێبەراتی و لە ئەفسەران و لە ئێوەی بەڕێز و ئێوە پێتان بڵێم جێ شانازین و هیوادارم هەمیشە لەو ئاستەدا بەرزەدا بمینەوە کە بتوانین خزمەتی وڵاتیان بکەین چونکە وەزیفەی سەرێکی ئێمە وەکو جەنابی ڕێزەر سەرۆکی حکوومەت باسی کردە ئەرکی تاک بە تاکی فەرمانبەرانی حکوومەت لە هەر پلە پۆستێکدابی خزمەتکردنی هاوڵاتیە.
بە دڵنیاییەوە ناوێنێ دەنەم سەربازی بن چکە کێشەیمە ئەگەر تێبینیت کردبێتن لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ناوچەیەکی جۆغرافیای زۆر بەرفراوانە و هەموو ئەو شوێنانەش و سەرچاو ئاویەکان و ڕووبارەکان لە تەواوی ناوچەکان هەیە و سنوورێکی زۆر بەرفراوانە بۆیە کۆنتترۆلکردنی ئەو ناوچانە بەو شێوەیە زۆر ئەستەم و زەحمەتە کە ڕووداوێک لە شوێنێک ڕوودەداتن و بەداخەوە ڕووداوی خنکانیان بابەتێک لەو جووە ڕوودەداتن ئەرچی ئەو تیمانە زۆر قوڕز دەبیتن چونکە لەوانەیە هەرچەندە ئێمە شوێنەکانمان دیاری کردی و شوێنانێک کە ناوێتن هاوڵاتیان گەشتیار مەلەوانی تێدا بکاتن بەڵام خۆتان نەزانن زۆر جاران گەشتیار و هاوڵاتیان پابندی ڕێنمایەکانی بەرگری شارستانی نابن بەڵام لە ئەنجام دەکە ڕووداوێک ڕوودەداتن خۆ ئەو تیمانە ناتوان بڵێن ئێرە ئەمە ڕێنمایمان بڵاو کردوتەوە بەڵام خەڵک پابند نەبوو دەبێ بە ئەرچخوان هەڵبستن بۆیە ئەرچی ئەو تیمە ئەرکێکی زۆر قورسە و تا ئێستاش بە شێوەی بۆر فراوانی کە لە هەر ڕووداوێک ئەوانە درێغیان نەکردی و بە ژیانی خۆشیان خستوتە مەترسی بوو ئەوەی چ لە ئەوەی کە ڕووداوەکە ڕوونەداتن یان لە کاتی ئەو ڕووداوە بۆ دۆزینەوەی تەرمی قوربانەکە هیچ درێغیان نەکردی و هەرکێکی زۆر قورسیان بەجێگەیان بێ. دەستخۆش ئەوە دیاری بەرنامەی سەربازی وونە لە کوردستان 24 بۆ تیمی بەرگری شارستانی لە ئیدارە سەربەخۆی سۆرانەوە لێرەوە دەستخۆشیان دەکەین و سوپاسیان دەکەین و سوپاسی ئەو تیمە بەڕێزەش دەکەین کە فعلەن سەربازی ونن دەستان خۆش.